چوو لە کوردستان و زۆر سوپاسی ئامادەبوونی هەموو لایەک دەکەین. پێشەچی سەری ڕێزمان نەوی دەکەین بۆ گیانی پاشی ئەو پێشمەرگە شەهیدانەی کە ئەمڕۆ ئەو ئازادیان بۆ ئێمە فەراهەم کرد و تا لێرە هەموو ڕەنگ و بیرە جیاوازەکان کۆبینەوە. دەست و چاوی هەموو پێشمەرگانەش ماچ دەکەین کە ئێستا لەبەرەکانی شەڕ لە پارێزگاری خاک و ئاین و گیان و ماڵی هەموومانن. نزا و نوێژیش بۆ هەموو بریندارەکان دەکەین هیوای زوو چاکبوونەوەیان بۆ دەخوازیین. ئامادەبوانی بەڕێز، 70 ساڵ بەر لە ئەمڕۆ لە 11 ساڵی 1950 لەو مێژوەیە شەمەندەفەری هەولێر هەموو جووەکانی کوردستان کۆکرابوونەوە بۆ ئەوەی بە زۆری لە خاچی زێدی بار و بابیرانیان دەربکرێن کە بە هۆڵۆکۆستی لە بیرکرا و یاخود ئەلفەرهود ناسراوە. وەک دەرکردنی کوردانی موسڵمانان و کوردانی موسڵمان لە شاڵاوی ئەلفان و تێکداری گوندەکانیان، وەک دەرکردنی برای ئێزیدیەکان و کریستیانەکان لە نینەوا و لە دەشتی نینەوا لەلایەن داعشی تیرۆریست.
بەڵام ئەو کات کە لەو شوێنە کە ئاماژەم پێدا هەموو کوردە مسلمانەکان دڵتەنگ بوون بۆ پرۆسە نامۆیان و بە گریان و وەها تەواو بوون. ئێمە دوای 70 ساڵ گەڕاینەوە بۆ ئەوەی جارێکی تر شان بە شانی بەیانی کوردی مسلمان و کوردی ئێزدی و کریستیانەکان جارێکی تر ئەو کەلتورە جوانەی بەیەکەوە ژیان و لێبوردەیی زیندوو بکەینەوە، ئەویش بە هەوڵ و کۆششی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف بە پەسەندکردنی یاسای ژمارە 5 ساڵی 2015 ئەمڕۆما بۆ هەموو پێکهاتەکانی کوردستان گەڕێنرایەوە. ئێمەش دەمانەوێت کوردستان ئەو وڵاتە جوانە بێت کە هەموو ڕەنگ و بۆنی گوڵەکانی تێدا جێ ببێتەوە. ئێرە خاچی پیرۆزی لەدایکبوونی نوح و سام و ئیبراهیم و ناحوم و دانیال و زەردەشتا. بەڕێزان، ئەوە هیچ سوپایس نییە، جێی سەرسوڕمان نییە کە نەتەوەی کورد بەو شێوەیە گیانی لێبوردەیی و بەیەکەوە ژیان لە کەلتورەکەیدا ڕەنجی داوەتەوە. ئەوە هیچ سوپایزێک نییە کە نەتەوەی کورد هەموو ئاینەکانی قبوڵە، چونکە لە کتێبە پیرۆزەکانی تەورات و کتێبە ئاسمانیەکانی تر وەها نووسراوە کە ئێرە خاچی پیرۆزە. ئێرە خاڵی سەرەتایی هەبوونی هەموو ئاینەکان بووە. ئەمڕۆژ زۆر ئاساییە کە خاوەنی ئەم خاکە کە کوردی نەوەی مادە خۆی بە خاوەنی هەموو ئاینەکان بزانێت کە وەک لە تەورات لە پەیدابوون 8 بۆ 14 و پەیدابوون 2 بۆ 14 باس کراوە لە تەکوینی زەوی. ئێمە ئەمڕۆ لێرە بۆ بێتەوە بۆ ئاشتی نێوان مرۆڤەکان و تەواهی نێوان ئاینەکان و نوێژنی شۆڤێنیستی ئاینی. ئێمە دەڵێن ئەگەر بڕیار وایە هەموو دانیشتوانی ئەم وڵا کە وێنەی هەموو ئاینەکانی تێدا موجودە یەک خودا دەپەرستی کە ئەویش دروستکەری گەردوون و هەبوون و نەبوونی هەموومانە، دەی با بڕیار بدەین هەر هەموومان بە یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ڕیز دژی هەموو ئەوانە کە دەست دەکەنە نێوانمان با هەموومان خزمەت بە خەڵقەندەکانی ئەو خودایە گەورە و میرەوار بکەین کە دوازار هەموومان دەگەڕێنەوە لای ئەو. وەک ئەوەی کە لە تەورات لە یەرمیای پیرۆز لە بەشی 28 ئاەتی 7دا خودای گەورە دەفەرمێت ڕێز لەو گەل و وڵاتانە بگرن و یاساکانی پێڕۆ بکەن کە پێشوازیتان لێ دەدەن. دوجار پیرۆزی بۆ کەسەیە کە لە پرۆتۆکۆڵ و بەردەکانی لێبوردەیی بەشدارە. دوایین گوتێمە ئەوەیە دەبێت کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەش بزانێت کە گرنگی ئەو تەبایی کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە کوردستان هەیە بۆ درێژەپێداری ئەو لێبوردەیە تەنها دانانە بە مافی نەتەوەیەکی گەورە کە کوردە ئەو شێوەی دەوڵەتێکی سەربەخۆی کوردستان. زۆر سوپاس.